بەیانیتان باش بە هیوای ڕۆژێکی تەندروست بۆ هەموو لایەک ئینشا ئەڵڵا و تەندروست باش بن و ئەم ڕۆژ بە چەند ڕاهێنانێک یەینەوە لاتان و هیوادارین تەندروست باش بن. ئەمڕۆ ڕاهێنانمان هەیە لەسەر ستێپ، بە کوردی خۆمان پێڵێن پلە. ئەم ستێپە بۆ هەموو بەشەکانی لەشە، خاستن بە تایبەتی و زۆر بە تایبەتی ئەو کەسانی کە بیانەوێت کێش دابەزێنن و شەیپی جسمیان جوانکەن. من لای منەوانێ وەکو ڕێنمایی ئەوەیانەکەم کە بە ستێپ دەست پێ بکەن. هەر یاریزانێک کە ئێوێ شەیپی جسمی جوان بێ و بەرەو جوانبوون بڕوا یەکسەر با بە ستێپ دەست پێ بکە بە ڕاهێنانەکانی ستێپ، چکە زۆر سوودی لێبینن. یەکێ لە ڕاهێنانەکانی سەر ستێپمان ئێمە بەم شێوەیە ئەمە بە تایبەتی بۆ ژێرورگە لەگەڵیشە هەموو بەشەکانی خوارەوەی لەش. تا کاتی هیلاک بوون تۆ ئەتوانی بەم شێوازە جارێک ئەم قاچە و جارێک ئەو قاچە و بەم شێوەیە بڕۆی هەتاوەکو شێوەی ڕاهێنانەکەت بڕێتە لەر تۆ. شێوەی ڕاهەتاوەکو تۆ بتوانی قاچ بەرزکەیتەوانێ، ئەو کاتە تۆ زیاتر ئەتوانی بەشی ژێرورگە بە تەواوەتی لابەی بەم شێوەیە. بەڵام ئەم ڕاهێنانە بۆ کەسانە باش نییە کە ئەژنۆیان باش نییە، کە ئەژنۆیان تەواو نییە، بۆ چونکە تۆ پلە بەکارەهێنی زەخت ئەکەوێتە سەر ئەژنۆکانت. ئەتوانی بەبێ ئەمە ئیش بکەیت. جارێک بیتە ئەم لە هەر لەسەر زەویەکە، جارێک بیتە ئەولا ئەینەن ئیش بۆ تۆ ئەکا، بەڵام کەمتر هیلاکەویت. بەس جیاوازیەکەی لەوەیە. بەڵام من کە ئێمە ئێرە لەسەر ئەم پلەیە ئەیکەم بەم شێوەیە خێرایی دڵم زیاکات، چەوریەکانم زیاتر ئەسووتێنێ، لەگەڵیشیا دڵخۆشیەکم پێ ئەیات. فرم بەم شێوەیە ئەوە گەربیەیە ئەو کەسانی ئەژنۆیان باش نییە لەسەر زەوی بەو شێوەیە ئەتوانن زۆر باشە. هەر لەسەر ئەم پلەیە یاخود ئەم ستێپە ئەتوانین تەمارینی تر بکەین کە هەر تایبەت بێ بە بەشی خوارەوانێ. ئەویش چییە؟ سکواتە. بەم شێوەیەدا ئەوەزم ئەمە بە بەشی خوارە. جارێک یەمە سەر ستێپەکە، جارێک یەمە خوارەوە، جارێک یەمە سەر ستێپەکە، جارێک یەمە خوارەوە. بەڵام لە عینەن کاتە ئەمەش بۆ ئەو کەسانی کە ئەژنۆیان باش نییە نابێ بچنە سەر ستێپەکە. هەنگاوێک یەنە پێشەوە هەر لەسەر زەویەکە دابەزن، هەنگاوێک یەنە دواوە هەر لەسەر زەوی دابەزن. بەم شێوەیە وەکو ئەم یاریزانە بە ڕێزەی سەکە ئەیکا شێوازی کردنەکەی چۆن وتمان نابێ بۆ بەشی پێشەوە لەسەر ئەژنۆ دابەزی، ئەبێ بۆ دواوە دابەزی. بەو شێوەیە من ئەگەر ئەژنۆم باش نەبێ هەر لەسەر زەویەکە هەنگاوێ ئێمە دواوە هەنگاوێ ئێمە خوارەوە. زۆر باشە. ئەمە یەکێکی کەش لە ڕاهێنانەکانی سەر ستێپ. بمەوێ هەر بە بەشی لاکان ئیش بکەم، هەر تایبەتە بە ڕان، بەم لاو بۆ لای ڕان، بە کەمەر بەم شێوەیە. جارێک ئێمە ئەملا، جارێک ئێمە ئەولا. ئەگەر ئەژنۆم باش نەبێ وەکوتم جارێک لەملا، جارێک لەولا، ئەملا، ئەولا. فەرق اینجا گەرمێ لەسەر زەوی بیکەم هەر عینەن شێوازە، بەڵام ستێپ بەکار ناهێنم. ئەمەش ڕاهێنانێکی تر ئێمە سەر ڕاهێنانی دوای ئەوە کە بۆ بەشی پشتەوەی ڕان بەکاری ئەهێنم. عینەن حەرەکە دەستی لەگەڵا بەکارهێنم بۆی بەشەکانی سەرەوەشم ئەگەر چەوری هەبێ یا هەرزیایەکە بێت لە ناوی بەرم.
بمەوێ هەر ئەو کەسەی کە ئەژنۆی تەواو نییە هەر بێ عینەن حرەکاکە جارێک بەملا جارێکی کێتەوە بەولا عینەن ئیش بۆ ئەوواکە فەرموو سەی شێوازی سەرخستنی ڕانی ڕێک ئەم بە شاگرێتەوە کە ئێمە ئیشی لەسەرەکەی یەمە سەرتە ڕاهێنانێکی تر کە ئەمە هەموو جسمە یعنی هەموو بەشەکانی لەژ ئەگرێتەوە سەرەکەوم داوەزم سەرەکەوم داوەزم هەم دەرونیەن زۆر زۆر پێی مرتاحە بم چونکە من تەمرینم کردووە یەمە خوارە سەرەکەومە ئەم ستێپە دەوری چییە لە ڕاهێنانە ئەم ستێپە دەوری ئەوەیە کە تۆ ئەژنۆکانت عەزەڵەکانی ئەژنۆت و بەستەرەکانی ئەژنۆت زۆر زۆر بەقووەتەکات یعنی وات لێت بە نیو سەعات تۆ بتوانی ڕاکەیت لەسەر جیهاز بێ یاخود لە دەرەوە بێ لە سروشتە هیچ بە خۆت نازانی و هیچ ئەزێتە ناگە ئەم ستێپە ئیشی ئەواکە بە هیوای تەندروستێکی باش لەشتان ساغ بێ و خواتان لەگەڵ